1 minute 45 seconds left. یەکێک لەو کێشانەی کە نەخۆشەکانی نەشتەرگەری سنگ لە دوای نەشتەرگەری ئەناڵێن بەدەستی بریتێ لە ئازار. ئازاری دوای نەشتەرگەری ئەگەر چی بەکارهێنانی ناوزۆر بەشێکی زۆری ئەم ئازاری کەم کردوێتەوە، بەڵام تا ئێستاش لە سەرتاسەری زەویە ئازاری دوای نەشتەرگەری یەکێکە لە کێشەکانی نەشتەرگەری بەتایبەتی نەشتەرگەری سنگ. بەردەوام مرۆڤایەتی لە هەوڵی ئەوەیە کە چۆن ئەم ئازارە کەم کاتەوە. لە داهێنانێکی نوێیە مرۆڤایەتی گەشتووە بە جیهازی کرایۆئەنەلجیزیا. کرایۆئەنەلجیزیا چۆنە؟ لە ناو نەشتەرگەریەکەیە ئەم ئامێرە بەکارێنی بۆ ئەوەی ئەو دەماری کە هەستەوەری هەست ئەگوازێتەوە، ئازار ئەگوازێتەوە بیبەستێ. کرایۆ واتە بەستن، فریز بیبەستێەوە دوای نەشتەرگەریەکە ئەو نەخۆشە بۆ ماوەی 6 مانگ ئەو دەماری بەستوێتی دوای 6 مانگە ئەکەوێتەوە کار کە نەشتەرگەریەکە کارگەری کەوتوی نەماوە ئەو کاتە ئازاری کەوتۆ نابێنێ. سوپاس بۆ داری تاوەری تەندروستی سمارت، سوپاس بۆ نەخۆشخانەی سمارت کە توانیانە ئەم ئامێرە بێنە عێراقەوە بۆ ئەوەی لەم ڕێگەوە نەخۆشەکانمان کەمترین ئازاریان هەبێت. سمارت وەرچەرخانە.